غرفة عمليات إعلامية مد دروسي دكين لقل وزارة خويني بالا أم دوای أم بريس كونفرنسا لقل برزاني كلقل ما عندنا خدمتي جنابي وزير تندرسي لقل أن عندك دعوة كريمة أنا بوي بيك هو روبروي أم مشاكل أنا ببينه وبزان كان يكوت أستوي خويني بالا شيء وزان بشكل زوري كومنتي أكاديمي لكردستان لو مامۆستا و پزیشک و پسپۆڕانە پێک دێن کە لە ناوەندەکانی خوێندندا هەن بۆیە پێمان وایە ماتوانین لەم عەمەلیەیە و لەم هەڵمەتە نیشتیمانەیدا ڕۆڵێکی باشتر بیگەڕین بۆ ئەو مەبەستە دەچینە خزمەتی وەزارەتی خوێندنی باڵا و جەنابی وەزیر بۆی بەیەکەوە بتوانین هەماهەنگ بین هەروەها لەگەڵ وەزارەتەکانی تریش کە ئەوەی پێمان دەکرێت وڵاتی خۆمان و هاوڵاتیانی خۆمان لەو مەئساتە و لەو وەباءە جیهانگیرە بپارێزی خەریکین ڕەنگە لە سەرەتای هەفتەی داهاتوودا بە شێوەیەکی بنەڕەتی هەموو نەتیجەکانی ئەعلام بکەین هیچ گرفتێک نییە هەموو لایەک هەموو پێشکەشکاران هەموو ئەوان لە پرۆسەکە بەشدار بوون دڵنیاکەینەوە هەر سێ پرەنسیپی عەدالەت و شەفافیەت و ڕەخساندنی هەلی یەکسان بۆ هەر هەمویان دەستەبەرەکەین.